سەبارەت بەو شەڕ و پێکدادانەی کە ئێستا لە سووریا هەیە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد ئەمە بۆ سەردەکێشێ شەڕی ناوخۆ دروست دەبێ یاخو شەڕی مەذهبی شەڕی تایفی دروست دەبێ یاخود ناوە دوجار داهاتووی سووریا بەرەو چۆ دەچێت ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە ئەم دۆسەیە دەکەینەوە میوانەکەمان زۆر بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شۆڕەڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری سلەیمانیەوە لەگەڵماندایە کاک شێروان شەوتان باش دووبارە سوپاسانەکەین کە جارێکی کەش لەگەڵمان بەشدارن لە کوردستان 24 ئەوە بۆ خۆت ئاگاداری شەڕ و پێکدادان لە سووریا دروست بوو ئەوەی ئێستا لە سووریا ڕوودەدات دوای ئەو شەڕ و پێکدانە ئەمە شەڕ و پێکدادانی مەذهبیە لە نێوان سوننە و عەلەوی و ڕەنگ بە دواتریش دروست و کوردیش بگرێتەوە سپاس کاک حاکم سپاس بۆ جەنابەت ئەو جەنگەی کەوا ڕوویدا یان ئەو پێکدادانەی لە دوو ڕۆژی ڕابردوو ڕوویدا هەردووکیان لەوەیەکەوە جەنابەت ئەڵێ هەم مەذهبگەراییە لەلایەکی ترەوە بەڵام پاشماوەکانی ڕژێمی پێشوون ئێمە گەردمانەوە پاشماوەکانی ڕژێمی پێشوو پێناسە بکەین لە دوو خاڵایان لە دوو توێژە لە دوو چی ناتوانین دیاریان بکەین یەکەمیان ئەوانن کە خاوەنی بەرژەوەندین بە تایبەت خاوەن بازرگانە زۆر گەورەکان خاوەنی سەرۆت و سامان پاشان ئەوانەی کەەوە خاوەنی فکر و دید و ئایدیای قەومەچی باسیین بە شێوەیەکی تایبەت خاڵی دۆمیان ئەوانەیە یان توێژی دۆمیان ئەوانەیە کەەوە ئەو ئەفسەرە باڵانن لەگەڵ ئەو سەربازانەی کە تکالێم سەرباز یان ئەفسەر مەبەستم تەنها وەزارەتی بەرگری نیە بەڵکو وەزارەتی ناوخۆیە و دەستگاکانی هەواڵگەری و مخابەراتن چی مخابەراتی ئاسمانیان مخابەراتی دەرەوە یان ناوەی ڕژێمی باسی پێشوو هەموو ئەوانەیەکیان گرتووە کاتێکەوە زەرمەند بوون بە شێوەیەکی تەواو یان یۆک بڵێ بەدەست بەتاڵی دەرچوون لەو بارودۆخێکەوە ئێستا هەیە ئەو موچەیەکەوە پێ ئەژیانیان ئەو بەرژەوەندیە مادیە و پێگەیەی کۆمەڵایەتی و سیاسی و فکرێکەوە لە ڕابردووە هیان بۆ ئێستا هەمویان لە دەست داوە بێگومان هەر ئاوها قبولی ناکەن کەواتەوە وەلایان بکەیت و تەسریحیان بکەیت بڵێن بڕۆ خواحافیزت بێ بەڵام ئایا ئەوان ئەتوانن بەو شێوەیەی کەوا پێویست بێیان بە شێوەیەکی زەق بڵێن ئێمە پاشماوەی ڕژێمی پێشوین و ئەمانەوەیە کەوا ڕژێمی پێشوو ڕژێمی باسکە ڕووخاوە لە هەموو دنیاە بە شێوەیەکی زۆر ناشرین مامەڵێ ئەبینرێت و کەس قبولی نییە ئەتوانن ئەوە بکەن نەخێر ناکەن ئەبێ شوناسێکی مەذهبەگرایی پێوە بلکێنن ئەلێرە ئەگەر تۆ تەماشا بکەیت جەنابەت هەم لە وڵاتانی دەرەوە ئێران یان غەیری ئێران و تەنانەت لە ناو گروپە شیعەکانیشا لە عێراق و هەموو میدیاکانی عێراق ئەوانەی کەوا پەیوەندیان بۆ گروپە شیعانەوە هەیە و کەوا لە پێشتر لە ناو خاکی سووریا شەڕیان کردووە بۆ بەرگریکردن لە ڕژێمی بەشار لەگەڵ ئەوەی کەوا لە سوەیدا و غەیرە سوەیدا هەیە هەویەیەکیان شوناسێکی مەذهبگەراییان داوە بە ئەم شەڕەکەوە تا ئەوان هەست بەوە ئەکەن کەوا تۆڵەسەندنەوەیەکەیە لەلایەن هەندێ لە ناو گروپەکان ئەوانەی کەوا ئێستا لە وەزارەتی بەرگری سووریا بوونیان هەیە بە شێوەیەکی مەذهبگەراییان سونەگەرایی بەرامبەر بە عەلەوی مامەڵەیان لەگەڵاکرێ بۆی ئەوانیش ئەوە ئەوروژێنن بۆ ئەوەی کەوا پێگەیەک بۆ خۆیان بدۆزنەوە لە ناو سووریای زۆر باشە کاک شێروان بۆ خۆت باش دەزانی ئەنی سووریاش بە هەمان شێوە عێراق وڵاتێکی فرەپێکاتەیە کوردی لێیە دروزی لێیە عەلەوی لێیە سوننەی لێیە مەسیحی لێیە ئایا بە عەقڵیەتی مەرکەزی کە تا ئێستاش ئەوانەی حکومڕانن ئەم حکومڕانە تازانە دەیانەوێت بە عەقڵەتی مەرکەزی حکمی سووریا بکەن پێت وایە بە عەقڵیەتی مەرکەزی دەتوانرێ حکمی سووریا بکرێت یان دەبێ هەموو لایەنێک بەشدار بن بۆی ڕێگری لە پێکدادان بکرێت ئەوان ئەڵێن هەموو لایەنێک بەشدار ئەبن بەڵام لە چوارچێوەی سووریایەکی مەرکەزیە بە مانای ئەوەی ئەو ڕێچکەی کەوا ئێستا شەرع و هەموو ئەوانشکەوە هاو سۆزن یان لەگەڵ شەرعان تا ئێستا بەڵێ بە شێوەیەکی مەرکەزی بیرەکەنەوە دوورن لە هەموو لا مەرکەزیەتێکتا مەرکەزیەتی ئیداری زۆر کەم لەوانەیە قسەی لەسەر بکرێت لەوە زیاتر سیستەمەکان بەرەو سیستەمی سەرۆکایەتی ئەبن ئایا سەرۆکایەتێکی ئەمریکی بێ تورکی بێ یان بە شێوەیەک بێ لەو شێوانەی سیستەمی حکومڕانی کەوا لە سعودیەکانەوە نزیک بێت بەبێ ئەوەی کەوا شانشینی بێ بەڵام دەستوری بێ ئەیانەوێت بەو شکڵە مامەڵە بکەن گرفتەکە لەکوایە گرفتەکە لەویایە کە ئەوان هەندی ئەزمونیان هەیە ئەوەی کەوا جەنابەت ئێڵەی سووریا هەمان پێکاتەی عێراقا گەلی عێراقا بەڵام نانەوێت گەلی عێراق ئەوان ئەزمونی عێراقی دووبارە بکەنەوە ئەوان ئەڵێن چی ئەڵێن ئەگەر ئەزمونی عێراقیان وڵاتانی تر دووبارە بکەینەوە لە مەرکەزیەتی سیاسی پەیڕەو بکرێت لە عێراقا ئەوە ئەبێتە ئەوەی کەوا عێراقێکی لاواز دەرەچێت بۆ نمونە
فدرالیت لە هەرێمی کوردستانە یان سیستمی فدرالی لە دەستوری عێراق ئەوان ئەڵێن ئەمە لە کۆتایە بۆ مای ئەوەی کەوا عێراقێکی هێز دروست بێت و لە مرکزی پەیدا بێت عێراق لاواز بێ بەرامبەر بە ئیسرائیل. ئایا ئەوان ئەتوانن بەم شێوەیە مرکزیە حکمی سووریا بکەن؟ من قەناعەتم هەیە ئەبێ بە ئەزمموی خوێناوی عێراقا تێبپەڕن ئەگەر بیانەوەیکەوە سەرکەوتوو بن، ئەگەر بیانەوەی بە مانای سەرکەوتن بە مانای زاڵبوون بەسەر هەموو عێراقا بەسەر هەموو سووریایە، ئەوان پێویستیان بەوە هەیەکەوە بچنە شەڕێکەوە لەگەڵ هەموو پێکاتەکان. بەڵام گرفتی ببوورە کاکەکەم، گرفتی سووریا ئەوەیە عەقڵیەتی سیاسی یان فکری سیاسی ئەو دەسەڵاتدارانەی کەوا ئێستا لە دیمەشقا هەن و ئەو دەوڵەتانش کەوا هاوسۆز و یارمەتی دەری دیمەشقن، هەردوو لە مرکزیەتیان ئەوێ عەقڵیەتی لا مرکزیان فیدرالیانتیانەیە. زۆر باشە کاک شێروان، کەواتە بە بینە سەر بابەتێکیانە و دیارە نایانەوێ پێکاتەکان بەشدار بن لە حکومڕانی، بەڵام پرسیارێک دێتە پێشێ هەر هێنانی هەیئەت تەحریر شام بەو خێراییە بەخۆ دەزانیت لە 11 ڕۆژە هێنایان و دەسەڵاتی سووریان تەسلیمی ئەوان کرد. پێت وایە ئەمە چه ئەجێندایەکی لە پشتەوەی چۆن بەم خێراییە ئەمانەیان هێنا بۆ سەر دەسەڵات؟ چەند خاڵێک هەیە. خاڵی یەکەم بێژگە لە ئەوان کەس لە ساحەکەیان نەبوو، ئەوەی کەوا پێ ئەوترا سوپای تەحریری سووریا، ئەوەی کە ئێستا شەڕ لەگەڵ هەسەداکا لە کۆبانی یان لە سەد بەنداوی تشرین، ئەوە ئەو هێزانیان نەبوو کەوا بتوانن بەرامبەر بە سووریا بجەنگێن، بەڵکو بووبوون بە داردەستی تورکیا بۆ هەندێک ئامانجی تایبەتی هەرێمەتی لە ناو خاکی سووریا. ئەمە یەک دوو. ئەحمەد شەرع نیمچە دەوڵەتێکی هەبوو لەوێ، بەڵام بۆچی هێنایان؟ نابێگومان ئەم جۆرە حاڵەتانە بەبێ پاڵپشتی ئەتوانیکەوە ئەو هەنگاوە بنێ. پاڵپشتیەکەش لە سەرەتاوە کۆمەڵێ مەرجیان بۆ دانابوو، ئەوەی کەوا پەیوەندی بە ئێرانەوە هەبێ، پەیوەندی بە لاوازکردنی رووسیاوە هەبێ، پەیوەندی بەوە هەبێکەوە ئەمریکا دەسەڵاتی زیاتر بچەسپێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەوەی کەوا ئاگای لە هاتنی بوو تورکەکان بوون لەگەڵ ئەمریکەکان و بەریتانیەکان. تەنها ئەم سێلایەنە بە شێوەیەکی ڕاستەخۆ ئاگاداری ئەو هێرشە بوون کەوا کرایە سەر دیمەشق. چۆن هاتووە؟ نا ئەوە تۆ ئەگەر لە سیاسەتی نێودەوڵەتیە ئەوە لێک بیتەوە بە بێگومان بەبێ ڕێکەوتنیان بەبێ هەندێک ئامانج ناونەتە ئەو شوێنە. باش کاک شێروان، ینی پێت وایە دەستی دەرەکی لە خۆشکردنی ئەم ئاگرەدا هەیە ئەگەر هاتوو شەڕەکە فراوان بوو ئایندەی سووریا بەرەو چۆ دەچێت؟ دەستی دەرەکی ئەبێت تۆ ینی بە دوو لا بیخوێنیتەوە بە دوو شێوە. دەستێکی دەرەکی ئەوەیەکەوە فشارێک لەسەر شەرع دروست بکە بۆ ئەوەی جۆرە سیستەمێک لە سووریا پەیڕەوکە ئەو سیستەمە هەمەلایەنە نەبێت، واتە ناوێکەوە لە دەستوری سووریا بوترێتکەوە کورد نەتەوەیەکی جیاوازە لە عەرەب، نایانەوێتەوە لە دەستور و سووریا بنووسێتکەوە کورد ئەبێ بە زمانی خۆی بخوێنێت و بخوێنێتەوە لە ئەو ناوچانەیەکەوە زۆرینەی کوردن، نایانەوێتەوە لە دەستوری سووریا هەبێکەوە دڕۆز هەن و ئەبێ بەو شێوەیە بن تا دوایی، نایانەوێت لە دەستوری سووریا لا مرکزی سیاسی هەبێ هەتا دوایی. ئەمە بەشێکە لە دەستی دەرەکی بەمانای ئەوەی کەوا زەمینە ساز ئەکات و خۆشی ئەکات بۆ ئەوەی کەوا دەنگە ناڕازیەکان زەمینەیەکیان بۆ دروست بێ قودرەتی جۆڵانیان هەبێ، یان زەمینە و باوەشێکی کۆمەڵایەتی جۆڵانیان هەبێ، وەک چۆن لە ناوچەکانی ڕۆژئاوای عێراق لە ناوچە سنوورنشینەکان ئەو بارودۆخە دروست کرا. ئەمە بەشێکە لە دەستی دەرەکی. دەستی دەرەکی دووەم ئەوەیە کە بەڕاستەوخۆ ئەوێ فشار یان ئەو هێزانە بەکاربێنێ هێزە فرەیەکان بەتایبەت ئێران. ینی ئێران لە ماوەی ڕابردووە نەیشاردوێتەوە کەوا ئێڵێک سووریا داگیرکراوە لەلایەن تورکیاوە بە پلەی یەکەم و ئەو هێزانشکەوە لە سووریا هەن و زەرمەندن عەلەویەکان یان غێری عەلەویەکان ئەبێ بجوڵێن و یعنی ئەو داگیرکەرە دەرکەن لە سووریا. بەم دوو جۆرە ئەتوانی بڵێ دەستی دەرەکی. باش کاک شێروان، دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم. ئێستا ئەگەر سەیری دۆخی سووریا بکەین دەبینین هێزی بیانی زۆری لێیە، ئەمریکی لێیە، ڕووسی لێیە، تورکی لێیە، تا ڕادەیەکیش ئێرانیشی لێیە. پێت وایە ئەگەر ئەم شەڕە فراوان بوو بەریەککەوتن لە ناو ئەو هێزانش دروست دەبێ، بەرژەوەندیەکانیان بەریەک دەکەون؟ ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم. من بێگومان ئەم شەڕە فراوانتر ئەبێت لەبەرەوەی ئەمە جورئەت ئەداتە لایەنەکانی تر ئەگەر شەرع بەم شکلەی ئێستای هەیە مامەڵە بکە. خاڵی دووەم پێکدادانەکە ئێستا تورکیا ئەوێتەوە ئێران و شەرع تۆزێت لە یەک نزیک بکاتەوە. ئەگەر تورکیا بێوێتەوە زۆر فشار بکە لەسەر هەندێک حاڵەت لەوانەیە پێکدادانێکی ناڕاستەخۆ لە نێوان ئیسرائیل و تورکەکانە ڕوو بدات
یان ئێرانیەکان و تورکەکان بە شێوەیەک نەڕاستەخۆ ڕوو بدات ئەمریکەکان ببوورە لەسەر خاکی سووریا. زۆر باشە زۆر بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ما بووین گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.